ئەو کاتتان باش خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی سێ هونەرمەندی بەڕێزی دەڤەری بارزان بەخێراتن. کاک فاخر لە لای بەڕێستانەوە دەست پێ دەکەین. بەڕێزت چۆن باسی کللتوری هوەری دەڤەری بارزانم لۆ دەکەین؟ پێشەکی دەست خۆش بۆ بێ دەرفەتێم دەست خۆشە بەرنامە گوتیام هەل دیرۆکدا یعنی زۆرجە داپیرامن بەد گێڕیت وەکو قەدیم کە داوەت و تش داتنان ئەس بخۆی عیلەکە هونەرمەند ڕاستی هاتیە دنیا داپیرامنە و هونەرمەند بوو بابێ من دەنگ بێژە مامێ من شاعرە ماشەڵڵا داپیرامن وەکی بەحث کرد زمانێت خۆدا وەختا و داوەتێکتینا یان حفلك ئەوەک بوو هەندێک کەسێت خاص هەبوون هەندێک جیادا ئێجا بانک هشتی وان کردن هزمانێ خۆ هونەرە خۆ ئەو حەفلە پرێڤات برد بەێ گۆرانیەکان تایبەتن ماینە و کللتورە جوانە بەێ ئێستاش ماینە ئێستاش حاڵیان یعنی هەنێک و خەڵک تازە شێوەکی نو ئەوسترانات بێشتەوە مەسەلەن بۆ نمونە تەمە عشقێ تەمە ئەز هەتا ئێوارێ بەردەریە ماڵاتەمە گوهارە گوهێتەمە گوستیلاتە بلاتەمە ئەو ئەبێت تازەش شێوازێکی نو ئەوستران تەوزیعی مۆسیقی یعنی تشتێکی نو یعنی تشتێکی سەردەمیانەیە چی کرد و بەڵام کللتورەکە ڕوحی کللتورەکە ڕوحی کللتورەکە هەرمایە کاک دلاوەر وەبزانام ئەو ئامێرانەی ئەو ئالەتانەی کە لە منتیقەی بارزان شمشاڵ زۆر باوشاڵە بەێ بلوولە بلورە شمشاڵ و بلوولە سازە دەفە زیاتر ئەم هەبووم کارتی بەس وەبزانم بلور یان شمشاڵ بە دەرەجە یەک بۆ لەو منتیقە بزەبێت هەبخۆ ئەم بێنێ بلور بەس خۆ مەسەلەن ڕێزمانی بێژنێ بلور بەس منتیقا مەبعام بەێ یعنی زیاتر شوانەکان بوون یان خەڵکی دیش بوون ئەوانەی خۆی وانە بە دەست پێ بووی شوانێت مە بلو لێدان تازە حالیان وەختا تێنە داوەتە وەکو بێژن دوزە لێدان دوزەشتانە بکارتینن یعنی تام و چێژێکە فولکلۆرە کوردی دەنەفدی ساداوات و تشتا یعنی دیسە زاوقەکە خۆش تێتە بە مرۆڤ کاک لاوەر بێگومان سروشتی بارزان ڕۆلی هەبووە کە ئەو خەڵکە مەسەن ئەو جوانی دەبینی هێن دەبتە شاعر یان دەبتە مەسەلەن مۆسیقاژانیان شۆڕشی هەڵدەکات لەو ئازادی مەسەلا دەوری هەبووە نیە مەسەلەن ئەو طبعاً دەورێ هەبووی مەسەلەن دەورێکی باشی هەبووی مەسەلەن تازە ئەس بخۆ هەل زۆرکات یا خۆ مەسەلەن نافهونەرێدا مەسەلەن من سروشتێ دەڤەرە بارزان بەعام یعنی ئەگە تو بچێل سە شاخێکی دانیشەی مەسەلەن سازێکی بژێنێ یان گۆرانیەکی بێژی هەستەکە زیاتر بووتە تێت ناف ئەو سروشتە ئەو ئێستا باسی ساز دەچینەکەن کاگرێکەوت کاگرێکەوت ماشەڵات و ئێستا هەر سازەکەت لە باوەشێگرتیە لێ داش نیشتینە وابزانام نێزیکترین هاوڕێتەوە سازەوە نیە بەێ مامۆستا ساز بوو من برادرە وەکو برێ نزیکترین برادر نەک بۆ منش خۆشە ینی وەکو پێشمەرگێک کەسەنگەراش بوون بۆ من سەبر بوو بۆ برادرت من سەبر بوو ینی لەگە خۆت دەبردە سەنگەر بزەبت ینی ئاڵەتێکی غەریبە زۆرم خۆشە حەزینە بەس ورێ بەرز دەکاتەوە نییە کە مەسەل لە پێشمەرگاتی مەسەلەن وانە مەسەن ئەتوو کارێک زەوقت خۆشبی سازەکە زەوق خۆشە زەوقت ناخۆشبی زەوقی ناخۆشە تەواو ئێستاگە برادرم لەکەم بیان لەکن نەبێگە سازەکەم لەکەم بی ینی وەکو دڵخۆشکەرێک وەکو ئارام بەخشێک ینی شتێکی تایبەت و غەریبە بۆ مساز جوانە دەستخۆش کاگرێکەوت کاک فاخر باسی هونەرمەندەکانی کۆنی دەڤەری بارزانەوە کە مەسەن کە باست کرد باب و باپیران بووینە ڕاستی ئەس زۆر شارەزای نیمە یعنی کادا خۆکی بوون ئەوەندەی مەسەلەن ئەز ئاگادارم داپیرامن و زۆر جاوات گێڕن ینی بەستیان ناوان بینە ناوان داپیرامن ئاسیا شەریف بەێ و هەندێکی دیش هەبووم خودی تازە ناوێوانە نایتە بیرامن باوەڕکە بەس هەبوون یعنی حتا داپیرامن زۆر جات بێتن دەنگی من یێوە بوو کو وەختا ئێکیدیت بووە سڕ ئێکیدی و ئەوسترانە بێژیت هات نەف من یعنی دەبێژ نەمەتەویت ببێژە بجا ئەوسترانێت وان و سەردەمشت گوتن گەلک فولکلۆر بوون گەلک یەت قەدیم بوون بۆ نمونە مەسەلەن یەت محەممەد عارف جەزیریت گوتن یان یەت شاکیرۆیت گوتن ئەف تشتە بوون بۆ داوات و تشتە مەسەلەن یەت ڕیتمی ئێجا زێدەتر ئەو بوو مەسەلەن وەختا ممخۆ ئیلهامال هەندێک گرتل داپیرا خۆ زۆر جوکی ئەس گەل ڕوت نێم یعنی دەبێشتە من کوڕێ من وەرە ئەف شعرێت تازە مێت هەی تو بۆ چت مەسەلەن تێکستێت غەریب دبێژە ئەف شعرێت مێت قەدیمن زۆر خۆشن یعنی کللتورە مەیە یعنی کللتورە مە خەڵکی بناسیینە ئەجا ڕاستی یا دەوڵەمەندە هونەرێ دەڤەرە بارزان یا دەوڵەمەندە سروشتێ و ژینگێ و ئەف تشتانە کۆپلەیەکم بۆ بڵێ بە چاوان
گۆرانیەکی شوانپەروەر هونەرمەند کورد سمبولی کورد سلااو ڕێز مامۆستا ئەگەر غەڵەتیە کێباسیەکە من ببوورە ئەم دەستورانەکە مامۆستا شوان چین وارێ مە سلااو ڕێز لە مامۆستا شوان کسکتون نبول پشتامه جمع گرتن بزار دستی کسکتون نبول پشتامه پزیمه دچریان زوزانمه تالان kiren girtim birin ayır berda konime varime şina babu kalime هەر بژیت کاک دلاوەر باسیەوەی دەکەین کە هونەر و موزیک هەمووی لە دەڤەری بارزان لە خزمەتی شۆڕشدا بووە وانیان لە کاتی شۆڕشی تازەش ئەس دێ گۆرانیەکە شاعرێ جگەر خوێندی پێشکەشینگو کەم و بەرنامێنگو پیویدارم دلێنگو دەست خۆش فەرموو کەکۆ ئەس بلورڤانم بە هەر تشتی دزانم کەکۆ ئەس بلورڤانم بە هەر تشتی دزانم چیان تینم گۆڤەندێ بەرخێمێژ و دبەندێ چیان تینم گۆڤەندێ بەرخێمێژ و دبەندێ هرچو هۆڤ و داروبەر لۆتان ددەن تەفلبەر هرچو هۆڤ و داروبەر لۆتان ددەن تەفلبەر ئەف ماسیین دەریارەش ببلورا من سەرخۆش ئەف ماسیین دەریارەش ببلورا من سەرخۆش کەکۆ ئەس بلورڤانم ئەس شڤان و گاڤانم کەکۆ ئەس بلورڤانم ئەس شڤان و گاڤانم ڕوونشتی مەلبندارێ دەدەم پەسنێ بوهارێ ڕوونشتی مەلبندارێ دەدەم پەسنێ بوهارێ دەنگێ سازا من زیزە دار بلورا من گیزە دەنگێ سازا من زیزە دار بلورا من گیزە ئەس پڤ دکەم بلورێ دلاگرەت گۆڕێ ئەس پڤ دکەم بلورێ دلاگرەت گۆڕێ دەست خۆش هەر بژیت ئەو گۆرانیا هونەرمەندی مەزن جگەر خوێنە بەس دەڵێ لە دەڤەری بارزان لە بندارجیزەکی دانیشتیە نووسیتەوە کاک ڕێکەوت نازانی بلووری لێدەی بەڕێزت بەس ئاڵەتی ساز یعنی وەتەری بەلێ عود باشم جەمبوش بەڵێ یعنی ئەوانی فوی لێ دەکرێ لە ئۆرگیش باشم تقریبا ئەوی فوی لێ دەکرێ ئۆرگنا ئاڵەتی حی نەخێت هەولت نەدایە بەس هەولم بۆ سازەیدا بەخۆی دەتکەینە شوان
بەرکەت بلورشتان فێر ماڵە نەفەسی نەبی ناوە ماشەڵڵا ساز لێ دەرەکی زۆر باشە هەمان پرسیار کاک فاخێرەوان پرسیاری لە کاک دلاوارم کرد لە دەڤەری بارزان هەمووی لە خزمەت شۆڕش بووە بە هونەرەوە بەڵە ڕاست دەکەی وانە خۆی لە دەڤەری بارزان ئەگەر بێت و سەیری تاریخ بکەین مەسەڵان دیرۆک ئامادا باپیرێتمە هەمە جیادا بوون و سەردەمەدا هونەرمەندێت تایبەتێت خۆ هەبوون مثلا بۆ نمونە ئەو کەسێت شۆڕژگیر وەکو شوان پەروەر گولستان پەروەر یان گەلێکی دی ڕاستی تازە ناوێوانێ نایتە بیرا من بوە دەنگا بوە هەیەجانە دەنگاوان ئێچوە بەر سەنگەرە و بەر دژمنە ئێلبەر دژمنە ڕاوەستای و نهێلا دژمن بێتە خاکێدا طبعا هونەرێ گەلک کاریگەریە هەبووی بوارێ شۆڕەشێوە بوارێ پێشمەرگاتیەوە ینی وەکو بێژم تەواوکەری یەکترە بەڵێ طبعا بێگومان هۆزانفانی زۆری مامهێڵن خەڵکی زۆر گەورە لە شۆڕشی کوردی بەشدار بووی طبعا کاک دلاوەر هیچ گۆرانی شتێک لەسە هاوڕێتی نیە مەسەن سە هاوڕێتی و لەسە برادەراتی و لە زۆر هەیە سە هاوڕێتی بەس وەکی گوتن من نەگوت یا تا تازە مەسەلا هاوڕێتی نێوە دەڵێن هاوڕێتی نێوان هونەرمەندان ڕێک باش نییە زمونافەسەیە سیالۆ الحەمدولله وەختێ ئەس بینم کەسێک سترۆنێکت بێت چ زۆرۆک بیت چ تەمەن بیت چ ئافرەتێک بیت کەیفۆم گەلێک دێت یعنی وەختێ کەسێک گۆرانیەکت بێت نیچ گۆرانیەکی بێژیتن لە هەر بۆرەکێ ئەس دڵخۆش بن باشە چێ هەندەرد بووە کە تو بیا دەنگ بێژ هونەرمەند گۆرانی بێژ وڵا ڕاستی هونەرمەند زۆر بوونە بخۆ سەرەتا ساڵا 2011 بوو یەکەمین بەرنامی من کو ئەس چووم ڕێکۆستێرا بوو ئەس شیام چەند قۆناغەکە ینی پلەی ئەکەم دەست بینم ئەو بووە ڕێگرییا من مەسەلەن تەمەنت چەند بوو هەنجی یان ناڵێ تەمەنت ناڵێ تەمەن وەڵی تەمەن تقریبا 19 ساڵێک بوو بەڵێ 19 ساڵێک هەنجی وەکو بەشداریت کە لە بەرنامەکەی باستمە کچکە بوو یانە وانێ وڵا کچکە بوو دەست خۆش بەڵام بەردەوام بووی بەردەوام بووم و ئەس شیام مەسەلەن زیاتر بچمە حەفلا بوونەکان من گۆرانیت گوتن هێدێدی بەس ئەو بەرنامە بووە ڕێکێک ینی ڕێگە خۆشکەرێک بەێ ڕێوا من خۆش بوو بۆ هونەرێ مەسەلەن زیاتر هونەرە خۆ دیار بکەم ناف خەلکیدا کاک ڕێکەوت بەڕێژ بەشدار دەبی لە ئاهەنگ و دیلان وشتی بڵێ هیچ بەسەرهاتە خۆشت نەبووە والله بەسەر پرە ناخۆش شتێک مەسام هەبووە بەس ئەنی ئێستا لەسە فکر نیمە ئەنی بەبیرە مەسا ئەتوو بە سازی هەوایی لێ دەدەیان کارباییان هەردووک هەردووکیان ئەدەکە کاربا کوژێتەوە چ دەکەی نامینی هەوایەکەی دەبی کو فێر بووی فێربوون کە زۆر متابعی ئازفی تورکیام دەکرد باشە 2012 کوردستانی باکوور زۆر بەلێ بەلێ بە سەلیقە و بەبای بۆ ساز ینی موزیکیان زۆر خۆشە ئازفی زیرەکیان هەیە لە 2012 زۆر متابعیوانم دەکرد یانیەوە نەبوو مامۆستاکەمە بێ کە پێشانم بداتن تەنها بە یوتیوب ومانی سێرچیا و بە تەماشاکردن بە خۆت بەس بە تەماشاکردن و بەخۆش مادی بوونم دیتی ینی ساز ئاڵەتێکی کەمەک بە زەحمەتە ئەنی مادیبوونی زۆری دەوێتن هەتا بتوانانی ببی عازف دەڵێن بە تەماشا کەس نابتە پاشە بەزت بووە ساز لێدەر هە بە تەماشا ناوڵە دەست و پەنجە زۆر ماشەڵڵی زۆر ماندوو دیارەیان لەگە سازەکەی کاک ئەتوو چ بەسەراتش خۆش تێ مەسەن دەستناوە دیلان بەسەرهاتێت زۆر مێتای یەکێک یەکێک ئەس کچکە بووم تەمانێ من تقریبا 9 ساڵ بوو هنگی سترانە دڵشاد نێروەی هەبوو زەینۆکێ من gelek ew strand got evel ber televizyonê rojekê sutfe dawetek rêket em çoyn ola min dît babê min bi zorî yanî bê ku ez zanim bi zorî ez havêt me nav cemaetê gotiya lavê di stranê bê êca ez û mayk û cemaet û staff yekem car temenê min 8 sal 9 sal bû êdî min nezanî ez çi bikem ez bibêm çi bikem çi nekem axerê min hindek got îdî ez giriyam min nezanî çi bikem rastî ئەوزە کۆپلێکم لێ بەزمەگریە geleka qedîme xwe ihtimala min hemif bîrînê کۆپلەیەکی بچوو lê zeynê zeynokê zeynebê rîsorê birî naşevê keça hakmê helebê min gaz kir te got lebê
زینو که خوزیا بجارا از شوام بومشی نوارا پس بردا باشی نوار زینو که زینبه که چا حکم حلبه ریسور بری ناشبه من گاز کرده گوت لبه گلک سپاس گلک سپاس کاک لاور بەڕێزت چ بەسەر هاتە شتێک مەسەن لەو ئەوشتان بێ وەکی کاک فاخرە گوتە منیش بەسەرات زۆرێ تای بەس فاخرە بەسەڵاتە خۆ گوت ئەتە توش بەسەر هاتە خۆ بەسەرات وڵای چ بێژم مەسەن یەکەم جار کە چوویە و بەرنامەی بەێ هەستت بە ترسە کرد بە دڵت لێیدا مەسەلەن چ بوو پێت لەرزی وەچی دەڵێ هەرێ وەڵڵا تەبعاً من لەوانەیە من زۆر خەلەتیش کردبن هەتا ئەز گەشتمە داو بەرنامەیدا ئەسترسەکە زۆر من هەبوو بەس ئەلحەمدولیلا باش و من خۆ قوتار کرد و ئەس چووم دەست خۆش بی بەێ ئێستاش بەردەوامی مەسەلەن ئێستا مەسەن شعری زیاتر ئیچێ مەسەن وەکو کاک فاخر کلتوری یان ئیچێ دەکرد وڵای ڕاستی من دو ساڵ پێش گۆرانیەک ساڵە 2021 عفو سەر ئەو کەسێت و بابێ خۆل دەستدای لە کۆڕۆنا کوشندە مسترانێک کردە دیاری بوو هەمە ئەو کەسە مەسەلەن ئەوێت بابێ خۆل دەستدای من گۆرانیەک گوت یا سەر ئەو بابەتەی مەسەلەن ئەوێت بابێ خۆل دەستدا من هەم منیشم بابێ خۆل دەستدا کۆڕۆنای من کردە دیاری و ساڵە 2023 من گۆرانیەکی بناوێت دنیا کە شعر و ئاوازێت هونەرمەند ئەفشین شکری بوون مەل هەولێری کردە کلیپ تازەش من بەرهەمێکی هەی کۆپلەیەکی دنیامان لۆ دەڵێ ئەگەر ئەزیەت نەبی بارک نەبی بس گل سازه نایت لیدن بێساس بێساس خەنی بوو ئەڤینا من هەمی کەسا من هەر توی شیرینا من ئەڤینا من توی دنیایا من هەر توی جانیا من مژبیر کرد غەمگینی تو خەمت مترەڤینی بۆ هاتر ژە ئەلماس تو هەمی دنیای تینی بو هاتر الماس تو همی دنیای تینی دەست خۆش هەربژی کاک فاخر بەڕێزت زۆر گۆرانەکان لەگە برات دەڵێەوە بله من لە ساڵی 2012 یەکەم جار ڕێوار هاتەڵام برام هاتەڵام گوتی کاکە وەرە باوچین گۆرانی بڵێن تێستعدادا هەی تو بوت شناهي مكتبي همجا طلبات انت خربتيان سترانات بيجن تو بوت شناهي ورد اوبشن ستراناي كي بيجن او بو امچون سليمانيه لاي افشين شكري سال 2012 من او برادر ناسي سترانا خوشم دوي منو روار براي خوب شوي هيب هوب يعني ابراهيم رابط قلت من هيب هوب او ستران مبلاف كرد تقريبا دنگ دانا وكا گلاكا باشا اذا ديف دام بردوام ما بردوام يدا حتى تازه هم بردوامين تازه راستی هم گلک پیگونا بیشیم باز دیساش اگر در فتح بیام ده پیگ بیشیم خاوکاری خو معنا طبعا دزانه للتلفزيون قلت ما كنا زاري بتمام ما بقولن بس وقت كانال 24 اجدام ده كراس بله بله كاغرا كدينو كم بريزت بله باشا اتو لزوربي اهانگ كان سازي ليدي بس باشت كر كعوديش دزاني ليدي ونيا لعودش باشم جنبوش هر گۆرانی کوردی مثلا عزف دەکەیان تورکی و عربیش دەتانی مثلا والله شێوەیەکی عام هەموو عزف دەکەم بەس ئەوەندەی کوردی تورکا و جوان کوردی باکوور کوردی باکوور بەلێ وەکو بڵێ و حەفلە و لێرە دەچمە حەفلە ینی ڕۆژانە لەگەڵ هونەرمەندان ئەڕۆ ینی وەکو موزیک بەخۆت هیچ گۆرانی ناڵێ ئەوزار ئەوها کەس دیار نەبی و هات سەفر نامگوتیە مەتسێ پێت ناڵێم بەس معلوم نامگوتیەکو گوتن نام هەوڵت نەدایە هەوڵم نەدا بەس ساز یانەکو عازف پێم خۆش پێ یان خۆت یەکلا کردیتەوە تو بەس ساز لێ بەس ساز دەست خۆش بی ئێستا کاک فاخر بەڕێز بەردەوامی وەبزانم ئێستا زۆر ملاحەزەم کرد هەندێک گۆرە ئەوەی دەکەی تێکەڵ میکس دەکەی مەشاب میکس دەکەی تێکەڵ دەکەی گۆرانیەکم هەیە مەشاب بەێ دیتم چوار زەراوەتێدا بەکاراتوە زۆر جوان هەورامیە بادینی لای خۆمانە
وسوراني الله يخمانه سوراني طبعا ناوندي. وبادني كردي باكور بلى. تو يعني اوسي يعني او فكره لتسي يعني او لتسلوت هات مثلا دتي جيجرا كانت حمو مثلا اجان زارا وكان بالضبط يعني دمان فكره من او بوك واز تشتكي بكم يعني از كردا بيك وغيردم يعني ام كردين يعني ديك من نبي باشور وباكور افتشتهبن يعني بين كردستان بله اجاش بر هند اللهجه تني اول لهجه وكو زاراويه جوان بله يدي من افتش تتكل كرت من قبل تشتكي جوان بنظام كا اشتكي جوان جناب تبدل بله دست خوش اشتكي عزيزي ممنون من او شولكير يدي ام دي برداميش دني ولا تشتي جوانتر هبيت از دكم بالتاكيد هندك مثلا عندك كلتوري كون معناها مثلا بيويست نوێ بکرێتەوە بله خەڵکە خەریکە خەڵک لێمان دەدزی بالضبط يعني تورک و عرب و فارس ئاگات لێ خەریکە لێمان دەبن و مۆری خۆشیانی لێ دەدەن يعني گۆرانیت حەسەن زیرەکی گەلێکی بەڵێ نەکاری حەسەن زیرەکی ئەحمەد قایە بالضبط يعني دەڤەری ئێزید خانی زۆربەی دەبن و مۆرە چخوان مۆری خۆشیان لێ دەدەن ڕاست دەشکەنەی خۆیان کاک لاوەڕ کو وەسفی هاوڕێیەتی دەکەی مەسەلان لەگەڵ کاک هاوڕێیەتی والله هاوڕێیەتی بۆ من زۆرە هذا فاخر هاوڕێیەکی زۆر عزیزە و هەم یەک عایلەینە ئەمێت یەک وارینە و یەک گوندینە هاوکارن هاوکاری انشاءالله لە کلیپەک دەتان بینیم پێ انشاءالله والله لا برنامه ده هي انشاءالله بس حاليا دلاورك شغلكانوا هي اجا بسرات خود از ببم هاتي نقلاته بله كليب ما كرد وما همتش تمام كرت ام شوين على اساس الميموري نقلي لابتوبك يعني نقل كمبيوترك توی داناوی دا كهرب شو همه فيديو راجبن تنسس خطأ وزارة كهرب تنسس كانس ما بون ما شاء الله مجبور بم جارك هادي دي سادس بيب كما وجهش من دس بينا كردي تبع ان شاء الله خير ان شاء الله خير لخلاتي لخوارتان بله لا باش زور شويني جوانتر هي بركه خيري تدا احتمال مالي زور جوانتر هي جاب راستي اوقات قلات نوجان فاتير او جيهبو يعني ناشتي زور جوانتر هي براستي ان شاء الله خيري تدا دما بغروتينا شي جوانتر او زارات والله داس خوش بو جماعه قلات راستي داس خوش زور ليت يم هاوكار بو مديال من جلك يعني زور ماندي بون جلمن بس دي شانس من ابو نا تو خيري تدا ان شاء الله خير ان شاء الله امن حزم لي برو كوتاي برنامج كيدروم دروين من خو حافظي لا بينران دكم حزم لي بيكوا اتبصازي لي دسك تماشام دقاد لي منالي تمام هر دكتان بريزان غوران خوشي دفري خوتان ان شاء الله باشا دو خولي بينراني عزيز بو گۆرانیە خۆشەی کاک فاخر و کاک دلاوەر دەیڵێن و کاک ڕێکەوت سازەکەم لەدا دێنە کۆتایی بەرنامەکە تەندروست بن و لەگەڵمان ببینن بۆ ئەو گۆرانیە قمريكي واسروميما بلي دلالي واسروميما قمريكي واسروميما بلي دلالي واسروميما كم صور وافندي ما بلكم صور وافندي ما خولام جابن رش بلك اشقاك اشقا قندي ما خولام جابن رش بلك اشقاك اشقا قندي ما ده یار 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 ده یار 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 ده یار 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 ده یار یار ده یار 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 ده یار یار بیت صبرام نای ده یار 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 ده یار یار بیت خوکام نای